ئێرە دەڤەری بارزانە. سەربازی ون دەچێتە دەڤەری بارزان و قەزای مێرگە سوور و ناوچەکە. ئەو ناوچەیە دەکەوێتە پارێزگای هەولێر لە باشووری کوردستان. ئەو دەڤەرە بە جوانی سروشتەکەی ناسراوە کە لە هەر 4 وەرزی ساڵ بەرگی جیاواز لە جوانی سروش دەپۆشێت. خەڵکەکەی بە پارێزەری ئاژەڵی کێوی و ژینگە ناسراون. لێرە ئاژەڵ و باڵندەی جوان و سەرنجڕاکێش دەبینرێن کە ڕاوکردن و ئازاردانیان تاوانە و سزای هەیە. لێرە چیرۆکی خزمەتی چەندین کەسی خۆبەخش دەگێڕینەوە کە شوێن پەنجەیان لە خزمەتکردن بە خەڵکی ئەو ناوچەیە دیارە. سەربازی ون لاڵقەیەم جارە لەو دەڤەرە باس لە کۆمەڵێک کەسی خۆبەخش و کارمەندی تەندروستی دەکەین کە ستافێکی تایبەتن بە کۆرۆنا ڤایرۆس. سەرەتا بە چیرۆکی ژیانی چەند کارمەندێک دەست پێ دەکەین. لە سەردەمی کۆرۆنایدا مە زەحمەتێکا زۆر برد، هەم بۆ خۆ هەم بۆ ستافێک کاری هەم بۆ دایکی هەم بۆ کۆرپەلە تەعقیمکردنا هەموو جیهات شتێکی گەلێکی زەحمەت بی بوومە هەمیە. یەکێک لە ستافی کۆرۆنا کە لە سەرەتای ماوەی نزیکی مانگێک لە خێزانەکەی دابڕا بەهۆی مەترسی کۆرۆنا ڤایرۆس چونکە ڕۆژانە لە ناو توشبوان و بەرکەوتوان خزمەتی دەکرد. ئەو دوو ئەرکی لەسەر شانە. یەکەم لە باوەشگرتنی خێزانەکەی و گەورەکردنی باخچە بچکۆلانە سەوزەکەی و میوەی لێ ڕواندووە. ئەرکی دووەمی لەگەڵ توشبوانی کۆرۆنایە. ئەمە وەکی کارمەندی خەستەخانە گشتی بلێ مە پشۆیەکی گریبەست لێرنە ماوەی 4 ساڵە. بڕاستی وەختی شەپێ لە کۆرۆنا و کۆڤید-19 دەست پێ کرد هەندێکی ئیشەمە زەحمەتتر بوو مەترسی تێدەبوو. مە دەست بە ئیشێکی زیادتر کرد زیادی ئەو ئیشە ئێستامەتەکن لە خزمەتە گوند و گوندەواری دەڤەرە بارزان. ئیدی وەک هەموو ڕۆژ لە بەرەبەیانێکی زوو دەچنە شوێنی کارەکەیان. چەند مەترێک دووری ماڵی سەمێر خێزانێک کە لە دوو هاوژین پێک دێن سەر ڕایچوونە ناو پرۆسەی هاوسەرگیری ئەوان شیرینی و ڕۆژەیان بەشێکی کردە قوربانی ژیانی خەڵک و بوون بە بەشێکی سەرەکی لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە. ئەوان بەرەو ئەو مەترسیە دەچن. ئەو هەنگاوەشیان بۆ لامێزگرتنی گیان و سەلامەتی خەڵکی دەڤەرەکەیە. لێرە هەمووان کۆ دەبنەوە. بارەوەزی هەنگاو دەنێن بۆ ڕاپەڕاندنی کارێکە خەڵک لێ ڕادەکات و ئەوان بەرەو ئەو مەترسیە دەچن.
ئێرە نەخۆشخانەی گشتی بلێیە. ئەو نەخۆشخانە لەلایەن حکوومەتی هەرێم دروست کراوە. ئەو نەخۆشخانە ماوەی 5 ساڵە خزمەت بە سەدان گوند و چەندین ناحێ و قەزای مێرگەسۆر و زیاتر لە 100,000 کەس دەکات. لە زۆرێک لە بەشەکانی خزمەتگوزاری پێکاتوە. دەستپێکردنی ئەم پەتایە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ کۆڤید-19 لە دەستپێکردنی بیدایەتی مانگی سێوە ئەمە هەستاین بە خۆ ئامادەکردن بۆ ڕۆبەڕۆبوونەوە و چاودێریکردن و بە دوواداچوون و دۆزینەوە و ئەو نەخۆشانەی کە هەڵگریان ڤایرۆسن. لە سەرەتاکانی دەستپێکردنی ئەم پەتایە توشببووی کەم هەبوو. ئەمە لێرە وەکو گەورەترین سنتەری پزیشکی لە هەموو دەڤەری بارزان قەزای مێرگەسۆر هەستاین بە دروستکردنی یەکێکی تایبەت بە چاودێری نەخۆشانی هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنای نوێ. لە سەرەتای مانگی سێوە دەستمان پێکرد بە دوواداچوون و گەڕان و پشکنین بۆ ئەو کەسانەی کە گومان لێکراون کە هەڵگریان ڤایرۆسە. لە خۆ ئامادەکردنەکان دەتوانم ئاماژە پێ بکەم کە بەدەیان تیم ئامادەکران ڕاهێنران لەسەر دەستی کەسانی پسپۆر، پزیشکی ئامادەکرا و پزیشکی پسپۆر، تیمەکان لە چۆنیەتی وەرگرتنی سامپلات، لە چۆنیەتی بە دوواداچوون و دۆزینەوەی کەسە توشبووەکان و بەرکەوتەکانیانە. باسێکی کورتی ئەو سەربازەوەنانە بکەم کە بە شێوەیەکی 24 کاتژمێری زیاتر لە 9 مانگ دەوێت ژیانی خۆیان خستوتە مەترسی، ژیانی خۆیان و خانەوادەکانیان هەر یەکێک لەوانە خانەوادەی هەیە، منداڵی گچکە، خێزانی خۆی، داک، بابە، شتێکی گچکەکانن دەتوانم شارەتی پێ بدەم زۆرێک لەوانە بە مانگ زیاتر لە مانگ لە دەوام بوون نەڕۆشتونەتە ماڵەوە. میکانیزمەکەوا بوو کە کەسە توش بووەکە بدۆزرێتەوە لە هەر شوێنێک بێت لە هەر گوند و دێهات و شار و شارۆچکەیەک بێتن و دوای دۆزینەوەکە بەرکەوتووەکانی بە دوواداچوون بکرێت بۆ بەرکەوتووەکانی ئەم کەسە توش بووە کە بەرکەوتە یەکەم و دووەم و سێم ئەوانە بدۆزرێنەوە. سەربازی ون لەو بەرنامەی باس لە چیرۆکی سەرکەوتن و ماندووبوونی ستافی تایبەت بە کۆڕۆنا دەکات کە ماوەی کەمتر لە ساڵێکە دژی ئەو ڤایرۆسە دەجەنگن. جگەلەوەش لەپاڵ ئەرکە فەرمیەکەیان ئەو خزمەتەش دەکەن کە بەشێک لەو کارمەندانە خۆبەخشن و بێ بەرامبەر ئەو کارە ئەنجام دەدەن. ئەو دیمەنت لە بەرچاو بێت، دیمەنی ئەو سەربازەوەنانەشت لە بەرچاو بێت کە دەیان زانی بە پیلەوە دەچوون، چارەسەریشان دەکرد، دەرمان و عیلاجیشان دەبێت بە سیارە ئەمبولانسەکان دەیان گواستەوە بۆ سنتەرەکانی پایتەخت ناو شاری هەولێر دەیان هینا لێرە بێجگە لەو پشکنینیان لەو دەکرد، پشکنینی خۆی خێزانەکەی لە خێزانەکەمان جیا دەکردەوە. لەو ماوەیە نزیکەی 8,000 پشکنینی کۆڕۆنایان کردووە کە لەو ژمارەیەش نزیکەی 1,000 کەس هەڵگر و توشبووی ئەو ڤایرۆسە بوون و پۆزەتیڤ دەرچووە. لە سەرەتای ئەم پەتاوە لە نەخۆشخانەکەمان زیاتر لە 7,624 پشکنین ئەنجام درراوە بۆ نەخۆشەکان بۆ لەم ڕێژەیە زیاتر لە 945 کەس پۆزتیڤ دەرچووە واتە هەڵگری ڤایرۆسەکان.
لێرە لەگەڵ هاتنی شەپۆلی کۆرۆنا ستافێک لە خۆبەخش و کارمەندەکان تایبەت کران بە چاودێری و پشکنینی کۆرۆنا. ئەوان سەرەتا بە پلانێک بڕیاری ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسەیاندا، دواتر دەستیان کرد بە گەڕان بە دوای تووشبوان و پشکنین بۆ هاونیشتیمانیان. تو هەر جێکێ بچی بەحسێ فەحسایە، تو هەر جێکێ بچی بەحسێ دکتورە، تو هەر جێکێ بچی بەحسێ مەترسیە گیان لە دەستدانەوە بۆ دکتورانەیە بۆ پەرستارانەیە کەم ڕۆژانەت بینن تێرت کومەلاتی و چەندین دکتور گیانی خۆی دەستدای، چەندین دکتور لە خەستەخانەمەیەت نەخۆش بی، وێجا کارمەندێت نەخۆش بی، بەردەستێت نەخۆش بی. ئەگەر ئەم خوب پارێزین ئەگە پاراستنامە بدە ئەف ڕێنەمای کو دەنەمە لای خەستەخان لای ڕاگەیاندنە ئەگە خۆم پارێزی خۆلی نایەتن. شەڕەکە ئەوە بوو ئەم زیاتر لە 23 کارمەند زیاتر لە نزیکی 30 قسوور پزیشکی پسپۆر لێرە تووشی کۆڕۆنا بوون لە مەجای ئەو جەنگەی، چونکە ئەو کەسەی کە بەرە و ڕوود دێ سەرای ئەو هەموو پرۆتێکشن و خۆپارێزی و کەلوپەل و خۆپارێزی کە دەیکەی ئەمە لێرە ڕۆژانەکانە ڕۆژانە لە نەخۆشخانەکەمان ئەو ڕۆژانەی کە پشکنین دەکەین بۆ نەخۆشەکان بە هاونیشتیمانیانەیە کە سەردای نەخۆشخانە زیاتر لە 30 بۆ 35 کەس بە شێوەیەکی ڕەندەملی ئەوانە پۆزتیڤ دەردەچن هەڵگری ڤایرۆسەکان کەسەکە دێ ئەمە دێتە ناو نەخۆشخانە دەیبینین پزیشک چارەسەری دەکات لە ژۆرە تاقیگەیەکان پشکنینی بۆ دەکرێت پێویست بکرێت پزیشکە پسپۆڕەکان دەیبینن بە مەبەستی چارەسەری مەبەستی ئەوەی کە بارەدۆخەکەی بە بەلایانی کەم هەندێک بە شێوەیەکی سەرەتایی کۆنتترۆل بکرێت و ڕەوانەی سنتەرەکانی هەولێر بکرێت. من زێراوان ئەحمەد عەبدوڵڵا بەرپرسی بەشی نەشتەرگەی لە نەخۆشخانەی گشتی بلێ و یەکی لە تیمەکانی کارمەندی تیمەکانی دژی ڤایرۆسی کۆڕۆنا ڕۆژانە دەرچوونمان هەیە پێشتر وەکو بە دواداچوون و دوزینەوەی نەخۆشی کۆڕۆنا سەردانی گوندەکانمان دەکرد بە نسبەت دەستنیشانکردی نەخۆشیەکانی کۆڕۆنا، بەڵام ئێستا لە نەخۆشخانە ڕۆژان هەفتەی 3 ڕۆژ نەخۆشی پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ نەخۆشەکان ئەنجام دەدرێت بۆ دۆزینەوەی نەخۆشەکانی ڤایرۆسی کۆڕۆنا. تەواوی سنوورەکەیان چاودێری دەکرد و دەیان گوند و ناوچەی دوورە دەست و سەختیان کرد. چەندین کیلۆمەتر بە پیادە لە گوندەکانی ڕوبەڕووی ڤایرۆسە و پاراستنی خەڵک هەنگاویان دەنا. پشتی کو ئەو ڤایرۆسە لە قەزا و مێرگە سوورێش سەر هەلدا ئەو برادرانە چ ئەوێت کو موەزەفێت هەمیشەی بوون چ ئەو خەلکێک و خۆبەخشیش کومە ڕێزا تایبەتە بوان هەی شەو بۆ ڕۆژ بەوان تەقسیرینەت کرد جارە هەبوو لی گەرمایە ئەگەر تو واجلکانت بکە ئەوێت کو بۆ چەند سەمپل ئاوەردەگرن یان بۆ خۆ پارێزیت بەدکەن هەنگی دێزانێکا چ عەزابێکی دابوونە کو ئەوانە وەختی چۆن سەردانا گوندات کرد دوورترین گوندێ دوورە دەستمەیت هەناردەمەی گوتی لێرە پێویستە سەمپل بێنە وەرگرتن لە گوندێت هەبووی مەیت کەرەنتین کردە تەواوی گوندە سەمپلیانێت وەرگرتە یعنی لە فترەیەکی کێم نەتیجە کا زۆر باش ئەنجامت باشیانێت هەبووی. ئەوان تیمێکی تۆکمەیان پێکێنا ئیدی هەڵمەتەکەیان دەست پێ کرد لەو کارە لە سەرەتادا ڕوبەڕووی زۆر ئاستەنگ بوونەوە. خۆیان بەخت دەکەن ژیانی خۆیان ژیانی کەسوکاری خۆیان بەخت دەکەن لە پێناو ئامانجێکی پیرۆز لە پێناو ئامانجێک کە بە هەموو بڕوابوونەوە دەیکەن لە پێناو هیچ دەستکەوتێکی مادی ناکەن زۆرێک لەو کارمەندانە بەبێ پاداشت بەڕێستان ئاگادارن بەبێ پاداشت بەبێ زیادە موچەیەک لەوانەیە لە باری دارایی زۆر خراپ دابن ئامانجێکیان هەیە ڕێگرتنە لە تەشەنەکردن ڕێگرتنە لە مردنی خەڵک لە مردنی هاونیشتیمانی لە مردنی کەسوکار لە دەستدانی ئازیزان. لە هەموو دەوەری بارزان لە سنووری قەزای مێرگە سۆر وەکو پێویستیەک
لە سەرەتای ساڵی 2016 دەستمان بەکردنەوەی نەخۆشخانە کرد. کردنەوەی نەخۆشخانە لە بارودۆخێکی زۆر خراپدا بوو. لە زۆرێک لە پارێزگاکان نەخۆشخانە دادەخران بەهۆی نەبوونی موچە، بەهۆی نەبوون داوام نەکردنی فەرمانبەر و کارمەند و پزیشکی تەندروستی. ئەمە لێرە دەستمان پێ کرد بەکردنەوەی ئەم نەخۆشخانە لە سەرەتای ساڵی 2016. سوپاس بۆ خوا. ئێستا پاش نزیکەی 5 ساڵ لەکردنەوەی نەخۆشخانە بێکێک لە پێشکەوتوترین نەخۆشخانەکان لە ڕووی ئامێر و پێداویستی و پسپۆڕی پزیشکی و کەلوپەلەکان دادەنرێت. سوپاسێکی بێپایانی بارەگای سەرۆک بارزانانی، سوپاسێکی بێپایانی مەکتەبی تایبەتی لە بەشی تەندروستی مەکتەبی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەو پاڵپشتیە ڕۆژانەیان کە کردیان لەکردنەوەی نەخۆشخانە لە دابینکردنی زۆرێک لە پێداویستیەکان و بەردەوامی کاری ڕۆژانەی نەخۆشخانە. سەرجەم بەشەکانی شکان و نەشتەرگەری و سووتان و فریاکەوتن و لەدایک بوون و کۆرۆناش لە ئێستادا هەیە. یەکێک لە نەخۆشخانە سەردەمیە پێشکەوتوەکانە کە حکوومەتی هەرێم دروستی کردووە. ڤایرۆسا کۆرۆنا یەک لە ڤایرۆسایە و برا خۆل برای ناکەتە ساحب، یعنی نتوانە خۆلەکیە ساحب، چونکە تو دلێڤەگرێ یەکی دیش دلێڤەگری تو احتیمالە خەلکێکی دیش توش بکەی. بەس ئەوانە کو بێ وەکو گیانبەخشی نەبوو. هەرجێکی پێویست بووە نەخۆش بووە پێویستی کردوە بچن ببینن سامپڵا لێوەرگرن لە ڕێزا پێشەوە بوون لە سەنگەرا پێشەوە بوون. زەحمەتیە ئەv نەخۆشییاژی مشکلەی بۆ ماڵێ بۆ کەسوکاری مە تەعاملی وارد کرد پچێکی زۆر زۆر زەحمەت بوو بە تایبەت ئەو ئیشانە خلاص بوون بە شیوایەکی علمی و ئەو جیلک و بەرکێ لەبەر خۆتکردن ئەم چوونە ماڵێ بەس مەترسی زۆر زۆر ماڵێ هەبوو ئەما تێک هەلیلگەل ماڵ مناڵی خونەت بوون حتى ما نتیجە فەحسان وەرگرتبانە تایبەت هەرنان خوارن حتى زۆر جارە مەسەلەن هەل برێدا هەندێک نەفەرامە دیتن خۆشمە دوورتکردن یانی. زیادبوونی ڕێژەی توش بووان بە پێویست زانرا لە هەوڵێکی بەردەوامی کارگەڕی نەخۆشخانەکەمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان. لێرەدا بە پێویستی دەزانم سوپاسێکی تایبەتی نووسینگەی ڕێزدار سەرۆکی هەرێم بکەم بۆ پاڵپشتی بەردەوامەکانیان، بارەگای سەرۆک بارزانی بۆ پاڵپشتە مادی و مانەویەکانیان بۆ دانانی ئەم ئامێرە لە ئامێری PCR کە دەستکەوتێکی مێژووی بوو بۆ نەخۆشخانەکەمان و بۆ تەواوی دەبارەکەش ئیتر خەڵک ناچار نەدەبوو بچی لە سنتەرەکانی شار پشکنین بکە و ئەنجامی پشکینەکەی دەربچی. ئەوانە سەربازیۆنن بەبێ هیچ پاداشتێک بەبێ هیچ ئەوەی چاویان لە هیچ شتێک بێت یان زیادە شتێک وەرگرن تەنها ئامانجیان وەکو ئاماژەم پێکرد تەنها ئامانجیان پاراستنی مرۆڤایەتی و پاراستنی وڵات و نیشتیمان و ئەو خاکەی ئەو هاوڵاتیانەی کە لەسەری دەشت. لەگەل دەستپێکی بەلاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە نەخۆشخانەکە لە دەڤەرەکەمان و وڵاتەکەمان کوردستان ئێمەش لەژێر ڕێنەماییەکانی تایبەت بە خۆپارێزی و پشکنینەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا هەستین بە لەژێر ڕێنەمایی بەرەبەری نەخۆشخانە هەستین بە ئەنجامدانی
وەرگرتنی نمونەی پشکنین و هەروەها ئەنجامدانی پشکنینی تایبەت بە ڤایرۆسەکە. لە ناو نەخۆشخانە شوێنێکی تایبەتیان کردووە بە پشکنین بۆ توشبووان. ڕۆژانە هەڵدەستان بە ئەنجامدانی چەندەها پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا لە نەخۆشخانەکەمان بە لەژێر چاودێری بەڕێوبەری نەخۆشخانە لەگەڵ بوونی سەختی و ماندیبوونێکی زۆر، بەڵام ئێمە بەردەوام بووین لە ئیشەکەمان و ڕانەوەستین بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و نیشتیمانیان و بۆ ئەوەی ئەوان بپارێزین و خۆمان خستە مەترسیەوە لە ڕێ ئەمرە بۆ ئەوەی کە هاوڵاتیان و خەڵکی خۆمان و دەبارەکەمان بپارێزین. بەشی تاقیگەکێکێکە لە شوێنە مەترسیدارەکان بۆ توشبوون بە کۆڕۆنا ئەوان هەموو تێستانە وەردەگرن و کردداری تاقیگەی بۆ دەکەن تا بزانن سەلامەتن یان توشبوون. ئەرکی ئێمە جیا لەوەی کە کارمەندی تەندروستی، پزیشک، کارگوزار، فەرمانبەری تەندروستی لە پرۆسە کەرەنتینەکان زۆرێک لە دام دەستگاکان لە ماڵەوە بوون، خۆیان کەرەنتین دەکرد، خۆیان و خێزانەکانیان کەرەنتین دەکرد، دوور بوون لە کاری ڕۆژانە. ئەمە بەردەوام بووین لە ئەرکەکە لە ئەرکە ڕۆژانەیەکە. لە سەردەمی کۆرۆنایدا مە زەحمەتێکا زۆر بر هەم بۆ خۆ هەم بۆ ستافێک کاری هەم بوو دایکی هەم بوو کۆرپەلە تعقیمکردنا هەموو جهات شتێکی گەلێکی زەحمەت بی بوومە هەمیە پاراستنەوە کۆرپەی ئەوێل دایک بیت یان تاقیمکردنەوە جهێ و پشتیوە کەسێکی دیت هێدن. ترس و ڕەشێ و ڤایرۆسە هەمووانی گرتە بوو، ئەوان خۆیان دەکردە قوربانی تا ڕێگری لە بڵاوبوونەوەی بکەن. نوکێژی هەروەستا یعنی زەحمەتێکا زۆر یال سەر ملێت مە سەر بەشێ لە ئافرەتان و لە دایکبوون و خەستەخانێ بەردەوامیەکە زۆرە هەی بوو پاراستنا خەلکی و پاراستنەوە کۆرپە و ئەوێل دایک بیت و ئەو نەفەرێ دیفوش داتێتن خەلکی خوا ینی پشتڕاست کەینەوەک و ئەو کەسی پشتیوێت هێتەوە ویلادێت تعقیمیەکە باش دەهێتەکردن و ئینشاڵڵا پاراستن هەملایەک. ئەمە لە فترەی کۆڕۆنا لەو گوندانەی کە کەرەنتین بوو هاتیان ویلادەمان کردێ. گوندەکە کەرەنتین بوو نەدە و نەدەبا کەس بێتە دەرێ. نەخۆشەکە لە ئەسنای ویلادەی بوو، مەسەلەن 10 ڕۆژی مابوو. باری تەندروستی تێک چۆ دەشمانزانی لە گوندەکەیە. بە ئەمبولانسی نامان و لێرە ویلادەکەمان کرد و منداڵیش لەدایک بوو. شەوێک دوو شەو خەوێنرا لە نەخۆشخانە گەڕێنراوە گوندە کەرەنتینەکە. زەحمەتیەکی زۆر بوو لە بکارمەندەکە کە تحملی ئەو هەموو پرۆسەیە بکات. پرۆسەکە ڕۆژێک و دوو ڕۆژ کاتژمێرێک و کاتژمێرێکیش نەبوو، پرۆسەیەکی بەردەوام بوو بە شەوە ڕۆژ بوو بە داپۆشینی ئەو هەموو جلوبەرگەوە. لە گەڕانەوە زۆرێک لە کارمەندەکان بە چاوی خۆم بینیومە لەو پرۆسانە لە هۆش خۆیان چوون. بەردەوام پشکنین دەکەن. ئێستا بەهۆی زۆربوونی ژمارەی توشبووان ئەرکیان قورستر بووە. ڕازیبوونی خەڵک و خەڵک وانە ڕازی بێم وەکو ئیدارە وەکو خەڵکیش مثلەن زۆر ڕازی بووینە، چونکە منتیقەکە دوورە دەست وەکو مێرگە سۆرە بۆ یەکەم جار بەشی چاودێری نەخۆشە گوازراوەکان هاتەکردنەوێ پێشەوەی ڤایرۆس بگێتە قەزا مێرگە سۆرە. تەبعاً جێڕەزامەندیە خەڵکیە جێڕەزامەندیە ئیدارەیە ڕەزامەندیە خەڵکیە یا بدەسێنە.
زیاره برنامه سربازی و کردستان 24 پیشکش بستاف روبروبونه و ویروس کرونا لقضا میرگه سوره به برانبر و خدمت و ماندبون اکوب خلک دور و بارزان قضا میرگه سوره کرده ویروس